من ئاکۆ شارۆشی شێعرێکی خۆمتان پێشکەش دەکەم بە ناونیشانی لەگەڵ ئەو شێعرەکە ئاوێزان لەگەڵ مۆسیقای گیتارە جوانەکەی دەست و پەنجە ڕەنگین کاکە بەڵێن کەرکووچی سپاسی دەکەم. لەگەڵ ئەو حاڵم حاڵی پاشایە، دوور لە ئەو حاڵم حاڵی حاشایە، شەقام لەبەر پێیدا عەجیب نەخشایە، لە دیداری دیدەم سەرقاڵی تەماشایە، لەگەڵ ئەو ماڵم وێنەی بەهەشتە، ئەو لە پاڵم بێ سەیران و گەشتە، بەبێ ئەو دڵم دایم لە مشتە، پێکەوەبوونمان گشت گوزارشتە، لەگەڵ ئەو دڵم باخی ڕازاوە، گوڵی گەشاوە جێگەی خوازراوە، وەک تیر لە کەوان نیشانەی داوە، نەشو نمای گوڵ چەند جوان سازاوە، لەگەڵ ئەودا منم شەیدا بەبێ مەودا، خۆرە بە ڕۆژ بۆ من مانگە لە شەودا، ئەگەر ڕۆژێ نەیبینم وای بە حاڵم، سەری قاڵم سەرێکە و هەزار سەودا، لەگەڵ ئەو بم ئاهەنگ و سەمایە، بێ ئەو سینەم لە ئامێزی خەمایە، بێ ئەو سینەم لە ئامێزی خەمایە.